میدیاکانی هەرێمی کورسان زۆر جار لە سەر پرسە جیاوازەکان ناکۆکن، بەڵام دۆخی ڕۆژاوای کوردستان لە ماوەکانی ڕابردوودا تا ڕادەیەک یەکدەنگی کردن کاتێک کوردی ڕۆژاوە لەلایەن حکوومەتی سووریا و هێرشی کرایە سەر ئیدی خەڵکی کوردستان بێ جیاوازی ڕنگ و دەنگەکان ڕژانە سەر شەقامەکان و پاڵپشتیان بۆ کورد دەربڕی. میدیاکانیش بە دروستکردنی کامپینی کۆمەک و هاوکاری و ڕوومەڵی ناڕزایەتیەکان پاڵپشتی ڕۆژاوایان کرد. چی لە بابەتی ڕۆژهەڵات چی لە بابەتی ڕۆژئاوا کە لە ڕابردووە دووکێشەی دیار بوون بۆ کوردان میدیا ڕۆڵێکی کاریگەر و بەرچاوی هەبوو کە توانی دەنگی هەر چوار پارچەی کوردستان بگەێنێت و وڵاتانی دەرەوەش لە دۆزی کورد ئاگادار بکاتەوە. دیارە لە ئێستادا میدیای کوردی بەڕاستی ئەتوانین بڵێن بەرچاو بە ساڵانی ڕابردوو لە دۆخێکی خراپدا نییە لە کۆمەڵێک پرسی نیشتیمانی و نەتەوەیی کە ڕوبەڕووی هەرێمەکەمان بۆتەوە ڕوبەڕووی نیشتیمانەکەمان بۆتەوە ڕۆڵێکی باشیان گێڕاوە لە هەندێک لە پرسەکاندا بە جیاوازیە ڕەنگەکان بەڕاستی بە جیاوازیە دەنگیەکان یەک بوون بۆ ئەوەی کە بتوانن ڕێگشتی و ڕای جیهانی دروست بکەن توانیویانە لۆبی دروست بکەن بەڕاستی باسی ڕۆژئاوامان کرد ڕۆژئاوا یەکێک بوو لەو نمونانەی کە هەموو نەک بە تەنها میدیا و کوردی خز کە ئەمەش میدیا ڕۆڵێکی گەورەی لێگێڕا بەڕاستی. بە گوتەی بەشێک لە ڕۆژنامەوانان گەر میدیا نەبووایە ناڕەزایەتیەکان نەدەگەشتە کۆمەڵگەی نێودەوڵەتی و دۆخی کوردی ڕۆژئاواش گۆڕانکاری بەسەردا نەدەهات. ڕێخەری سەنتەری میترۆ سەرباری دڵخۆشبوونی لەبارەی بەرەو پێشچوونی میدیا لە هەمان کاتدا ڕەخنەی لیان هەیە. میدیا وەکو سوپایەکی یەدەک تەماشاکرێ ئەم سوپایە ئیتر شەڕ ئەنواع شەڕیان بۆ کە یەکێ لەو شەڕانە لەو کاتە بوو دروستکردنی ململانیە لە بینی سلێمانی و لە بینی هەولێرە لە بینی فڵان کەناڵ و فڵان کەناڵە کێ زۆرتر بۆ ڕۆژاوا و بۆ ڕۆژهەڵات بڵین هاوکاری و کۆمەکەوە کاتەوە کێ کەمتر قەسەکەوە نییە قەسەکە بۆە هەمومان یەک گوتارمان هەبواە بۆ ڕۆژ ئاوا یەک گوتارمان هەبواە بۆ مەبدەئی تەوزیعکردن یا مەبدەئی کۆکردنەوەی کۆمەک و تەوزیعکردنیشی هەتاکو بەشێکی سەرەکی ئەو ناڕەزایی و خۆپیشاندان و ئەو هەیەجانی کە دروست بوو کە بە کەرنەڤاڵی ڕۆژئاوا ئەیناسێنین خۆشببختانە بەشێکی سەرەکی کاریگەری میدیا بوو لەبەرەوەی میدیا هەموو ناکۆکیە ناوخۆی و حیزبی و سیاسەکانی وەلانە لەبەروی خەمەکە زۆر گەورەتر بوو لەوەی کە جارانی تربینی ومانە خەمەکە پەیوەست بوو بە بوون و مان و شناسی نەتەوەی کوردەوە لە ڕۆژاوا نیشتیمان و نەتەوە هەمیشە پێویستی بە گەیاندنی دەنگە لەبەرەوەی ئێمە نەتەوەیەکی بەشکراوی نەتەوەیەکی ئەگەر دروست بێ بڵێن بندەستین لە نێوان سەردەستانی ناوچەکە لەبەرەوە گرنگەکە هەمومان پێکەوە ئەو کارە بکەین خۆمان بە بەشێک لە خاوەنی دۆزەکەەوە دۆخەکە بزانین کە هەیە. لە ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا ڕۆژنامەوانان ئومێد دەکەن بۆ لە مۆلا وەک چۆن میدیاکان بە یەک ئاراسی نیشتیمانی بۆ کوردی ڕۆژاوە کاریان دەکرد بە هەمان شێوە لە هەر پرسێکی پەیوەندیدار بە کوردەوە بە یەک ئاراسە کار بکەن و ناکۆکیە سیاسیەکان کە ڕنگدانەوەی لەسەر میدیاکان هەیە وەلاوە بنرێت. دیار جەمال دەنگی ئەمریکا سلێمانی.